باشیە بخەتە لەوەیە کە خەتێکە لە چاو خەتەکانی کەیاکە لەم دقەی ئیشەکەن زۆر هەرزانترە لە خەتەکانی کە خۆی خەتەکە لۆکۆستە کە بۆ هەموو ئەو شوێنانی کە ئەڕوا ئەگەر مقارنەی بکەین بە هەچی خەتێکی کێکە لەم دقەیە هەیە بۆ ئەو شوێنانە هەرزانتن دەرەچێت لەبەر ئێمە شوا چاوەڕوانەکەین کە خەڵکێکی زۆر بتوانێت ئیسفادەی لێ بکە بەتابەتی ئەو خەڵکانی کە بەرەو هندستانە ڕۆن بۆ عیلاج و بۆ نەخۆشی و کە خەڵکێکی کەم دەرامەتن لەوانەیە ئیسفادێکی باش لەم خەتە بکەن و هەموو مەبەستێکی کەش کە بۆ وڵاتی ئیمارات بۆ وڵاتی سعودیە بۆ وڵاتی وڵاتەکانی جنوبی شەرقی ئاسیا بۆ هەمووی خەتێکی زۆر بەقۆت و زۆر بە سەرکەوتوی ئیشەکە کە بۆ نزیکەی 152 مەتار لە هەموو عالەما ئیشەکە کە نزیکەی بۆ 50 وڵات ئەڕوات لەم کۆی ئەو مەتارانە خەتەکان لە عالەما چەند نەوعەکەن ئەم خەتانە کە خۆیان لۆکۆستیان پێڵەن کە سعرەکانیان کەمترە لە پار یەکەم خەتی یەکەم دەرچوو عالەما لە چاو هەموو خەتەکانی کە لە منطقەی کە ئێمە ئیشی لەکەین لەبەر ئەوە لە مەوزوعی کوالیتیە کە ئەمە دڵنیاین لێن کە خەتێکە هیچ کێشەیەکی نییە تیارەکانی هەموو تیاری تازن بەس مەبەستەکە لەوایە کە سعرەکەی هەرزانە مەبەستەکە لەوایە کە بۆ نمونە خواردنەکە ئەگەر کەسێک خۆی نەیەوێت بە زۆر لە ناو سعرەکەیان هەیە بێ پارێکی ئیزافی بکرێت یا ئەگەر بیاوێت سعری جانتاکە بیاوێت زیاتر شەحنکە بە پارێکی ئیزافیەیە خۆی فەلسفەی سعرەکەیان لەوایە کە هەوڵە ناو سعرەکە شیتەڵکەن بۆ ئەوەی پێویست نەکا بە زۆر ئەگەر کەسێ پێویستی بە خواردن نەبێ یا پێویستی بە جانتایەکی زۆر نەبێت بە زۆر پێویست نەکا مەجبور بێ هەر پارەکەی بات لەگەڵ ئەوە شاوەکوتم بەعام خۆیان هەر سیاسەتیان وایە کە سعرەکانی لە چاو خەتەکانی کا هەرزانترە و کوالیتیکی زۆر باشیشان هەیە.